بە قورعانە دی تەکنەلۆجیان مۆبایلی دەبینی وەنیا ئێستا کەمەک پەیدا بووە پێی دەرێن خۆمچێ چی پێ دەرێن خوادادە والله گەلت ئەوە ڕۆژێژ نەکاتێ داوای تەلاقی دەکات ئێ دەرێن بابە لۆ داوای دەکەین پیاوەکە ڕەزیلە دەرێ ناوەڵا ناشیرنا دەرێ ناوەڵا ئەدی چێم تێ کێشەکەی بەس پێم برێ کێشەی پیا دەرێ وەڵڵای کاک ئەو پیاوەی من هیچ ئیشوکار ناکە ڕۆژە داوارە لە مارە دانیشتیا مۆبایلەکی ئەوەندەی بەدەستەوە گرتی ئەوە شەڕێ دەکات لە پۆلیس هەوە یاریەکە شەڕە گوت نەکی تێدا بابی کالۆ خۆی بێیشەوە نیە کۆرە دەیگۆ خەمەکە لەوەی نییە کاوەیە دەیگۆ خەمەکە لەوەی ئەوە ڕۆژێ دێم لێ لە گەشتنەکی قسان دەکا شنەکە پێی دەرێ فیشەکەم پێ نەما پیاوەکەی منی زۆر بەسە خامەتۆ دەرێ خەمت نەبی لۆ دەرێ شنەک گۆت سەرکی سەر بابەکە فیشەکی زیادە پێرۆ لە خۆمانی ويانا دبر باو